ڕاشکاوی و ڕاستگۆیی پێویستە سەرکردە ڕوحیەکان هەرگیز چاوپۆشی لە حەق نەکەن لە پێناو ئەوەی کەرامەتی ئایینی خۆیان بپارێزن. ئەم بنەمایە لە کاردانەوەی سەرکردە ئایینەکانەوە سەرچاوەی گرتووە بەرامبەر بە موعجیزەی پەترۆس و یوحەنا کە بووە شیفای پیاوە شەڵەکە. بۆ ئەوەی بە تەواوی لە ڕووداوەکە تێبگەین، سەرنج دەدەین کە پەترۆس چی بەو پیاوە وتووە دوای ئەوەی داوای بەخشینی لێکردوون. پەترۆس و یوحەنا سەیریان کرد و پێیان وت سەیری ئێمە بکەن. پەترۆس گوتی زێر و زووم نییە، بەڵام ئەوەی هەمە دەدەمێ. بە ناوی عیسای مەسیحی ناسریەوە هەستا و بڕۆ. ئەم پیاوە کە لە دایک بوونەوە شەڵ بووە، توانی هەستێتەوە و بڕوات. خودا شیفایدا. موعجیزەیەکی ڕاستەقینە یەکێکە لەو نیشانە سەرسوڕهێنەرانەی کە خودا توانای ئەوەی بە نێردراوان بەخشی. و لێرەدا توانای ئەوەی بە پەترۆس و یوحەنا بەخشی بۆ ئەوەی ڕاستی پەیامی عیسای مەسیح نیشان بدەن. هەروەها تێبینی ئەوە دەکەین کە چی ڕووی داوە. بەهۆی ئەمەوە سەرکردە ئایینەکان یان کۆمەڵگەی سەنهەدرین دەستگێڕیان کردن و زیندانیان کردن. بۆ ئەوەی زیاتر تێبگەین، دەبێت لەوە تێبگەین کە ئەنجومان یان سەنهەدرین کە ناودەکەی لە ئۆرشەلیم بووە، دەستەی بەڕێوەبەری هەموو ئایینی جۆڵەکە بووە. لە سەرتاسەری شانشینی ڕۆمەدا دەوڵەتی ڕۆم دانی بە سەنهەدرین دا نە هەندێک دەسەڵاتی پێبەخشی. پەترۆس و یوحەنەیان بانگ کرد و دەستگیریان کرد. هۆکارەکەشی ئەوە بوو کە هەزاران کەس وەڵام ڕاستی عیسای مەسیحیان دەدایەوە و ئەو مەسیحەیە بوو کە لە مردن هەستا بووەوە. ئەو بەشە دەخوێنینەوە کە تایبەتە بە ئیمانی زۆر کەس. بۆیە پەترۆس و یوحەنایان گرت و لەبەر ئەوەی دەمە و ئێوارە بوو هەتا بەیانی لە زیندانیان کردن. بەڵام زۆر لەوانەی گوێیان لە قسەکان بوو باوەڕیان هێنا و ژمارەی پیاوان گەیشتە 5,000 بەگشتی مانای وشەی پیاو لێرەدا مەبەستی لێی لە خێزانێک یان ماڵێکە، واتە ژمارەکە زۆر زیاتر لە 5,000 بەپێی ژمارەی ئەندامانی خێزانەکە. 3,000 کەس باوەڕیان هێنا لە ئەنجامی پەیامی سەرەتای پەترۆس. ئێستا 5,000 خێزان یان ماڵمان هەیە کە هەرشەیەکی زۆر گەورە بوون بۆ سەرکردە ئایینەکان. هەموو ئەو کەسانە باوەڕیان وابوو کە عیسای مەسیح مەسیحە، ئەو مەسیحەی کە لە مردن هەستایەوە. دەربارەی دەرئەنجامی ئەو گفتوگۆیەی کە لە نێوان کۆمەڵگەی سەنهەدرین و پەترۆس و یوحەنا لە بەشی 4 ژمارە 13 ڕوویدا. دەخوێنینەوە. کاتێک ئازایەتی پەترۆس و یوحەنایان بینی و زانیان خەڵکێکی نەخوێندەوار و سادەن. باواتایەکی تر ئەوان مامۆستا نەبوون، زانای پەیمانی کۆن نەبوون وەک پۆلس بۆ نمونە، بەڵکو تەنها مازگێڕێکی سادەی جەلیلی بوون. بەردەوام دەبین سەرسام بوون و بۆیان دەرکەوت کە ئەم پیاوانە پێشتر لەگەڵ عیسەدا بوون. تێگەیشتین کە ئەوان لەگەڵ عیسەدان چونکە ئەوان ئەو موعجیزەیە ئەنجام دەدەن کە عیسا دەیکرد بەوەی کە ئەم پیاوە شەڵەیان چاک کردوتەوە. بەڵام کاتێک ئەو پێشەوەیان بینی لەگەڵیان ڕاوەستا بوو. ئەوەی چاک بووە. هیچیان نەبوو وەڵامی پێ بدەنەوە. ئەوسا فەرمانیان پێدان لە ئەنجومەنی باڵا بچنە دەرەوە و لە ناو خۆیاندا کەوتنە گفتوگۆ. چی لەم پیاوانە بکەین ئاشکرایە بۆ هەموو دانیشتوانی ئۆرشەلیم کە نیشانەیەکی بەرچاو لە ڕێگەی ئەمانەوە کراوە. ناتوانین گۆڵی لێ بکەین، بەڵام نەوەک زیاتر لە نێو گەڵ بڵاو بێتەوە. هەروەشیان لێ دەکەین ئیتر لە لای کەس باسی ئەم ناوە نەکەن. پێشنیاری ئەوان لێرەدا ئەوەیە
کە ڕاستیەکان ڕابگرن. ئینجابانگیان کرد، فەرمانیان پێدان کە بە هیچ شێوەیەکی بە ناوی عیسا دەم نەکەنەوە و کەسیش فێر نەکەن. نەیان دەتوانی ئینکاری ئەوە بکەن کە ئەمە ڕاستیە، بەڵام دەیانویست دایپۆشن، تەم و ژاوی بکەن. ئەمە وەڵامی ئازایانە پەترۆس و یوحەنا بوو بۆیان، بەڵام پەترۆس و یوحەنا وەڵامیان دایەوە بەلای خوداوە کەمیان دروستترە گوێ لە ئێوە بگرن یان لە ئێوە حکم بدەن، بەڵام ئێمە ئەوەی بینیومانە و بیستومانە ناتوانین باسی نەکەین. سەیر لەودایە کە سەرکردە ئاینەکان لێرەدا دوای مردن و زیندووبوونەوە و بەرزبوونەوەی عیسا هەمان ئەو کارانەیان دووبارە دەکردەوە کە پێشتر عیسا لەسەر زەوی بوو، چونکە کاتێک عیسا گوێرەکەی چاک کردەوە لە یوحەنا بەشی 9 نەیان دەتوانی ئینکاری ئەوە بکەن کە ئەمە واقعیەکە، بەڵام ئەم ڕاستیانە تۆمەمژاوی کرد. لێرەدا لە کرداردا بەردەوامین دوای دابەزینی ڕوحی پیرۆز و لەدایکبوونی کلیسا. ئەوەی جێگەی داخا ئەوەیە کە بەگشتی و بە تایبەتی لە دنیای سیاسەتدا بەردەوام ئەمە ڕوودەدات. سیاسەت هەموو ڕۆ و شەردەوانەی ڕاستیە. ڕەنگە ئەمە لە کایەی سیاسەتدا ڕەوا بێت، گەیشتن بە ئەنجامە سیاسەکان، بەڵام ئەوەی جێگەی داخا ئەوەیە کە ئەمیش لە نێو ئەو کەسانەی کە بانگەشی پێشەنگی ئایینی دەکەن گۆسترایەوە بۆ جیهانی ئایینی. ئەمەش دەمانباتەوە سەر پرسیارێک بۆ تەفکیرین و جێبەجێکردن. چۆن بە شێوەیەکی شەخسی شایەتحاڵی داپۆشینی ڕاستیەکانیت لەلایەن کەسانێکەوە کە ئەمڕۆ بڕیارە سەرکردەی باوەڕداران بن. هەندێک لە سەرکردە ئایینیەکان هەندێک کۆمەڵەی ئایینیان دامەزراندووە. بانگەشەی ئەوە دەکەین کە کۆمەڵەی مەسیحن. لە هەمان کاتدا ئینکاری هەندێک ڕاستی وەک خودابوونی عیسایان دەکرد، واتە خودای بەرجەستە، یان کۆڵیان لە سیانەی پیرۆز دەکرد کە بریتین لە باوک و کوڕ و ڕوحی پیرۆز یەک خودا لە سیانەکەیدا، یان ئینکاری ئەوە ڕاستیە دەکەن کە ئێمە بە نعمەت لە ڕێگەی ئیمانەوە ڕزگارمان بووە. ئەوان باوەڕیان بە ڕزگاربوونە لەرەی کارەکانیانەوەیە. لە زۆر حاڵەتدا هۆکاری سەرەکەی پێکهێنانی ئەم گروپانە بۆ بەدەستهێنانی هەندێک هێز یان دەسەڵاتە بۆ ئەو کەسەی کە دەمەزراندووە یان بۆ سەرنج ڕاکێشانە، بەڵام ئەوەی گرنگە و دووبارە دەبێتە لای پێکهێنانی گروپەکاندا شاردنەوە و ئینکاری حەقیقەتەکانە، کەواتە تا ئەمڕۆژ ئەمە ڕوودەدات، بەڵکو ئەمە لە پێکهێنانی ئایینەکانیشدا بە هەمان هۆکار ڕوویدا بۆ بەدەستهێنانی هەندێک هێز یان دەسەڵات و شکۆمەندی بۆ ئەو کەسەی دایەمەزراندووە یان بۆ سەرنج ڕاکێشان. جارێکی تر پرسیاری تەفکیرین و جێبەجێکردن دەخوێنینەوە. چۆن بە شێوەیەکی شەخسی شایەتحاڵی داپۆشینی ڕاستیەکانیت لەلایەن کەسانێکەوە کە ئەمڕۆ بڕیارە سەرکردەی باوەڕداران بن. بەدڵنیاییەوە هەموومان ئەمەمان بە جۆرێک لە جۆرەکان بینیەوە. چەند قۆڵ ببینەوە دەبینین ئەمە زۆر ڕوودەدات. دووبارە بنەمەکە دەخوێنینەوە تاکو بیرمان ببێتەوە و پێی بژین. ئەویش ئەوەیە کە خودا دەیەوێت بە ڕشکاوی ئامانەتەوە بژین. پێویستە سەرکردە ڕوحیەکان هەرگیز چاوپۆشی لە حەق نەکەن لە پێناو ئەوەی کەرامەتی ئایینی خۆیان بپارێزن.